بزانم سەرەتا چۆن بوو بڕیاری ئەوەدا یاری لە جوانی دەست پێکەی وەڵای سەرەتای من لە 2012 بوو عەزم لێ بوو دوو جاراتم وامەزانی بۆ منی قووسە گوتم بۆچی قووسە ئیوایە لە مارۆ کەوتووە بۆچی ئەویشم تاقی ناکەمەوە ئیوایە ئەدوو قاچی نییە چاوێکی نییە عەقل هیچ ناکە بۆ من بیر لە ئیشێکی کێ نەکەمەوە لە خۆم ئیندیر بێ لەخوا بەجابێ دەستم کرد بەم یاریەوە لە 2012 و بەدەوامم ئەو کاتە یاریم ناکرد ئەم لایەم بەعاڵ ئیشیە کرد ئەم قاچەم دەوری ماگی دوو جوود خۆندەرەمە ددانێ قاچم ئەنووسە بەعەزێکەوە بەس ئەو کاتە هاتم بێرە دەستم کرد بە یاری دۆزێک ئاژم من کرد دۆزێک باشم بەدەوامم ماڵی ماوساکانیش ئاوا پێ زۆر ئاوکارم بوون برادەرەکانم یەکەم جار براکەم دۆزێک ئەگوت مەیکە و ئیلاکە پێ گوناغێ و ئیلاک گوتم نا بەس ماوەیەکی دوایی گوتی ئافەرین کاکاوەرە دەبێ بزانم بە قوڕسترین وەزن کە تا ئێستا بتوانی بەرزەکەیتەوە بەکاردنابێت چەند بووە؟ بۆ وایە لە بیرم نایە یاری کەوتووە یاری وایە ئەتوانیم بەنجا ئینێکی یاریەیە 20 کیلۆ یاریەیە من یاریە دەتوانم 70 کیلۆ ئینەکەم یاریەیە 10 کیلۆ بەبێ یاریکە ئەنگوم هەموو یاریەکان دەکەی لەم هۆڵەدا تۆ بەێ هەموو یاریەکانەکەم ئەنی بۆ نمونە ئەمرۆ یاری تەفە و زانمەیە بۆ بیانی یاری زنگ و دراسەمە تو بیانی یاری قاچ و قۆڵم